قەیرانەکانی هەرێمی کوردستان بەردەوامە و ماوەی چەند ڕۆژێکە لە هەندێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان کێشەی کەمی غاز و بەرزبوونەوەی نرخەکەی سەری هەڵداوە. بە جۆرێک لە هەندێک ناوچە نرخی 1 بوتڵ غاز بۆ 12,000 دینار برز بۆتەوە، لە کاتێکدا پێشتر بە 7,500 دینار بووە. لە شاری هەولێر ماوەی چەند ڕۆژێکە نرخی بوتڵی غاز لە نێوان 8 بۆ 11,000 دیناردایە و نرخەکەی جێگیر نییە. قایمقامی ناوەندی هەولێریش دەڵێت بۆیە و شەپۆلە سەرمایی ڕووی لە هەرێم کردووە لە کۆمپانیای داناغازەوە کە لە ناوچەی قادر کەرەم غاز بەرهەم دەهێنێت. ماوەی 2 ڕۆژە هیچ بڕەغازێکیان پێ نەگەیشتووە، بەڵام ئێستا کێشەکە چارەسەر کراوە. ئێمە بەداچنەوەمان کردێ بەردەوام تەسیقمان لەگە کارگای غازی هەولێر هەیە. دیار بە کێشە هەبوو لەوەر بەفر و باران کێشەکە لە سەر و چاوای بوو 2 ڕۆژ بوو، بەڵام ئێستا شکر بۆ خەو خۆی گەڕاوتەوە، ئینتازەکە و خوزاران گەڕێتەوە، کێشە نەماوە. کێشەی کەمبوونەوە و بەرزبوونەوەی غاز یەکەم جار نییە ڕوودەدات. بەڵکومان جەیلولی ساڵی ڕابردووش ئەو کێشەیە دروست بوو لە ئەنە پەیوەندیدارەکانیش هۆکارەکانیان بۆ نەوژانکردنەوەی کارگەی کرۆمۆچی کۆمپانیای داناغاز گەڕاندەوە لە ناحیەی قادر کەرەم کە ئەو کات بەو هۆیەوە نرخی بوتڵی غاز بۆ زیاتر لە 20,000 دینار بەرز بووە. کار نابێت لە 7,500 دینار زیاتر بفرۆشەوە، سعرێکی سابتە، سعری حکومیە. ئەوەی زیاتر دەیفرۆشێ ئەوە غازی تجاریە، لەوانێ بە 9,000 یان بە 10,000 بیفرۆشێ، بەڵام ئەو غازێکە لە ئێستا بەسەر بریکارەکاندا دابشەکرێت کە سعری حکومیە بە 7,500 دینار بفرۆشێ کافیە بەشی هاوڵاتیانەکە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئێستادا بەدەست قەیرانی دارایی و دواکەوتنی موچە و کەمی کارە با و خراپی خزمەتگوزاریەکان دەناڵێنن کە ئەوە ژوا دەکات دروستبوونی هەر قەیرانێکی دیکە هێندەی تر بارگرانی زیاتر بکەوێتە سەر هاوڵاتیان. شیراز عەبدوڵڵا، NRT هەولێر.